سۆران مەحەمەد بەڕێوەبەری خوێندنگایەکی ئامادەیە لە شارۆچکەی بۆسکێن ماوەی چەند ڕۆژێکە بە پیادە دەچێتە خوێندنگاکەی چونکە بۆ دابینکردنی موچەی مانگێکی مامۆستا و کارگوزار و پاسەوانی خوێندنگاکەی ئۆتۆمبیلەکەی خۆی فرۆشتووە. مامۆستا سۆران دەڵێ بەهۆیەوەی موچە زۆر دووە کەوتووە هەستی بە بەرپرسیارەتی کردووە لە بەردەم هاوکارەکانی خۆیدا. یەک لەو هۆکارە تایبەتیانێک کەوای کرد من لە نزیکەوە لەگەڵ مامۆستاکان هەستم بۆ کارە و پێدانی موچە بۆ سەرجەم کارگوزار و مامۆستاکانی خوێندنگاکەم پەیوەندی بەوە هەبوو بە تایبەتی لە نزیکەوە ئاگادار بووم یەک دوو مامۆستای خۆم مەحاناتێکی تەواوی مادیان هەبوو و پێویستیان بە پارە هەبوو بە تایبەتیەوەی کە مامۆستاکانم بەشێکیان لە دەرەوەی شارەوە لە شار و لە ناوچە دوورەکانەوە دێن مامۆستامان هەیە لە قەڵازێەوە دێ. مامۆستا سۆران بێجگەلەوەی بەڕێوەبەری ئەو خوێندنگایە لە ناو ڕانیەش وەگووانە بێژ لە خوێندنگایەک خۆبەخشانە وانە دەڵێتەوە. یەکێک لەو مامۆستایانەی کە سوودمەند بووە لە پارەکەی مامۆستا سۆران کارەکەی بەڕێوەبەرەکەی بەرز دەنرخێنێت بەڵام دەشڵێ ئەمە چارەسەرێکی کاتیە وەک حەبی ئازارشکێن. وڵا جاخۆ کێشەکە لەوەدایەوە لەم ئەوەی خۆ ماوەسەش کردوێتی ڕاستە بەشێکە لە چارەسەر بەڵام هەر سڕکردنە ینی بۆ ماوەیەکی کاتیە کە تۆ پلانێکی درێژخانت نەبێ ینی ناتوانانی ئەو قەیرانانە تێپەڕێنی ینی ئەوە پێویستی بە پلانێکی تۆغمە و کەسی شارەزایە. 17 مامۆستا و 2 کارگوزار و پاسەوانێک لەم مانگەدا موچەی مانگی ئەیلولیان لەلایەن بەڕێوەبەرەکەیانەوە بۆ دابین کرا. باڵێ ئەی چۆن دڵخۆشیە جێ دڵخۆشیە ئەی قابلە ئەو 4 مانگە مەحاش نەدراوە قابل ئێستا ئەو یارمەتی مامۆستایدا و کارگوزار و هەرسی مەقسەد هەرسی مەکتەبێ و چ قابلە ئیوا هەیە لەوانەیە نیوەی مەحاشەکەی قەرز کردبێ ئێستا وەریگرتو لە قەرزی داوەتەوە چۆن ئەو مدیرەکەشمان بۆ خۆی فەقیرە خۆ ژیانێکی وای نییە. بەڕێوەبەری ئەو خوێندنگایە توانی لە ڕێگای فرۆشتنی ئۆتۆمبیلەکەیەوە پارە یاخود موچە بۆ سەرجەم مامۆستایان و کارگوزەرانی ئەو خوێندنگایە دابین بکات. بەڵام پرسیار ئەوەیە ئاخۆ بۆ مانگێکی دیکە چێ موچە بۆ مامۆستایان دابین دەکات. هەنگاو محەممەد ئێنارتی ڕانیە.